خۆشەویستان دەمەوێتن هەر هەمووتان بێن بەشداری ئەو پرۆژەیە بکەن پرۆژەی شەفافە پرۆژەی ڕاستە پرۆژەی واقعیە ئەو بینایی میهرەبانیە زمانی پارەکانت دەکا ئەگەر ئەمن ئێستاکە بژمرم پرۆژەی میهرەبانی لەبار ناچیتن پرۆژەی میهرەبانی بۆ واقع حال لەسەر نەخشەی هەولێرە دامەزرا پرۆژەی میهرەبانی لە بە سیستمێکی دارایی شەفاف لە بانقی کە سامەکان داخل دەکرێتن و مراقبی مالیمان هەیە لیژنەی دارایی وردبینی دەکاتن محاسبی هەیە ئەمین سندوقی هەیە یعنی لە ڕووی داراییەوە کە پارەکە لە بانق دێتە دەرێ بەواژووی من و دوو کەسیت کە پارەکە لە بانق دێتە دەرێ کە سرف دەکرێتن لە ڕێگەی لیژنەی 5 کەسیەوە سرف دەکرێتن 1 دیناری ئەو خەستەخانەی بزر نابی 1 دیناری خێریش دەکرێتە پشک هەر هاوڵاتێک کە دێتن مشارەکە دەکاتن عقدێکی لەگەر دەکرێت لەو عقدەیە ئەمن واژووی لەگەر دەکەم و ڕاوێژکاری یاسایی کاکەریم واژووی لەسەر دەکاتن دوو واژووی لەسەرە و لەناو عقدەیە ژمارەی پشکەکەی پێدەگۆترێتن یعنی ژمارەی پشکەکەی دیاری دەکرێت لەناو ژمارەی پشکەکان چونکە ژمارەی پشک سنووردارە یعنی ژمارەی پشک زیاد ناکرێت و لەناو عقدەکەی وردبینی شتەکەی تێدا دەستورمان دانایە کو ئیش دەکەین میهرەبانی ئەو پەیڕە و پرۆگرامەی داینایە ئیشی لەسەر دەکات تاوەکو زووە وەرە بەشداری بکە ئەگەر بە 1000 دیناری خێری بی ئەگەر بە 5000 بی ئەگەر بە پشکەکی خێری بی لۆ خۆت لۆ داکت لۆ بابت لە بۆ مردیەکانت لە بۆ سەدەقەی خۆت و خێرزان و مار و مندارت بەشداری بکە لە میهرەبانی شەفافە و ئەگەر بە ئیستیسمارش بێ پێمان خۆشە ئیستیسمار بکەی چونکە ئەو پارەیەت لەناو ئەو پرۆژەی ئیستیسماری زۆر شەفاف و ڕاستگۆیانە و کۆمەڵە کەسی ئەمین سەرپەرشتی ئەو مەشروعی دەکاتن لەناو پرۆژەی میهرەبانی دەیان و سەدان دەستی کار دروست دەکرێتن لە بۆ ئەو گەنجە بێ ئیشانە لە میهرەبانی ئەگەر ڕۆژەیەک نەشتەرگەری خێری لێ بکرێ لە ساڵێکی دەکات 365 نەشتەرگەری خێری 365 عائیلە لە ئەزیەت و ئازار دەردەکەی میهرەبانی خێرێکی زۆر گەورەیە میهرەبانی دینداریە میهرەبانی مرۆڤ دۆستیە میهرەبانی ئاوادانکردنەوەی کوردستانە میهرەبانی خۆشەویستیە میهرەبانی هیوایە میهرەبانی مرۆڤونمان فێر دەکا ومانای ژیانمان تێدەگەیەنیتن هەمومان بێکەوە جوانین هەر کارێکیش گرانبی پشت بەخوای بە هەرەوەزی ئاسانە وەرە بەشداری بکە لە میهرەبانی